باوکی بەڕێز خوای گەورە منداڵی پێبەخشیویت، خێزانی پێبەخشیویت، مناڵەکانت خێزانیشت بە هەمان شێوە. زۆری پێ ناخۆشە کە تۆ ڕەزیل بیت، کە تۆ چروک بی، کە تۆ بەخیل بی، مەسروفیان نەکەی. خۆشەویستی خوا صلى الله عليه وسلم لحديث صحيح بخاري هاتوتيان فلان كس بيا شاك بس رزيله فمي وأي داء أدوأ من البخل. جابو درديك هي نخوشيك هي للرزيلي بيسترو خرابتر به درديكي بيسا براسي دبينم سرم سور دمينكم الله كسيك هي دولة منن بلام مناڵەکانی و خێزانەکانی زۆر بە داماوی دەژین، زۆر بە نەبوونی دەژین، کۆمەڵی ئاواتی زۆریان هەیە هەمووی دەچێتە ژێرگڵ. من مناڵم ئاواتێکم هەیە کە بوومە پیاوێکی گەورە چ ئاواتەکەم نەهاتە دی قیمەتی چێ تازە بۆم بکەی، نابێت ئەم شتە بکرێ. بەڕاستی زوڵمێک گەورەیە، هاتە و قایمی دەکەیت و خێزان و مناڵەکەت احتیاجی خەڵکە بەیانی برای بەڕێزم ئەی ئەو کەسەی کە دەست ئاوا گرتووە هەر پارەکەوەکەیتەوە. دڵنیا بە بەیانی ئەگەر خێزانت، کچەکەت، کوڕەکەت سواڵیان کرد، داوای پارەیان لە خەڵک کرد، دزیان کرد، یەخەیان مەگرە، مەڵێ بۆ وات کرد. خێزانەکەت ئامادەنی پارەی بدەیتێ، مناڵەکەت بە هەمان شێوە داماوە. یعنی وەڵڵاهی خەڵک ئەزانم کچەکەی لە زانکۆی ڕۆژی 250 دینار دەداتی، 250 دینار. کچێ داما بڕاتە زانکۆ 250 دینار، وەڵڵاهی ڕۆژی 50,000 بداتێ وازانێت تەماتەیەکە ئەوە پارەی زۆرە. ئەو نی بڵێ نەیبێ، هەیەی زۆریشی هەیە، زۆری ئەوامان هەیە. ژنەکەی ڕاتە بازار ئەڕوا بۆ عیادەی بەپێی پێویست پارەی ناداتێ. ئاخر بەیانی ژنەکەت فەساد بوو، خەتای تۆیە. بەیانی مناڵەکانە دەستیان لە خەڵپان کرد و دزیان کرد، مەڵێ بۆ دزیتان کرد، مەڵێ بۆ داوای پارەتان کرد، تۆ نایەندەیتێ ئیچی بکەن. بۆیە زۆرێک هەندێک ژن هەیە خراپبوونە لەگەڵ خەڵکا پەیوەندیان دروست کردووە لەبەر ئەوەی پیاوەکەی هیچ حسابێکی بۆ ناکە. احتیاجی 5,000 10,000 والله شەرمە پیاوێک هەی بێ و ژن و مناڵەکەی احتیاج بێ، ئەوەی تواناتێ بۆیان سەرف بکە. لەخوا بترسن. پێغەمبەری خوا فەرمیە صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح مسلمدا دەفەرمیە كفى بالمرء إثما أن يحبس عمن يملك قوته. بس بۆ شەڕێتی و خراپێتی ئینسان، بۆ تاوانباری ئینسان، ئەگەر ئینسان تەنها ئەمەی هەبێ، بەس ئەم تاوانەی هەبێ، بەس ئەم خاڵیت هەبێ، خۆشەویستی خوا فەرمیە صلی الله عليه وسلم بەسە بۆ تاوانباری ئینسان کە بە تاوانبار هەژمار بکرێ کە ئەوەی هێتی لە ماڵ و مناڵەکەی دەگرێتەوە. ئەوەی ڕەزیل بێ نەخۆشە، نەخۆشیکی کوشندەی هەیە، کێشەی عەقڵیشی هەیە. باشە پارەم بۆ کێ کۆ کردوتەوە؟ ئەگە بۆ ژن و مناڵی خۆم نەبێ، بۆ براو بۆ خزمی دراوسێ کۆ کردوتەوە نەوەڵە، ئەی بۆ نایەندێتی، بۆ مەحرومیان دەکەی. بەخوا ئەمڕۆ لیان بگرەوە، هەڵی گرە و کلیلیدە. بەخوا ڕۆژێک دێ دەمریت و ئاوە تاکەکەت دەکەنەوە هەمووی بخۆی تەوزیعەکە مخوان دەیخوا هەر بیگرەوە چی لێکی. بڕۆ سەیری تۆڕە کۆمەڵایەتیەکان بکە، کۆمەڵێک خەزێنەی زۆر دەدۆزرێتەوە، ئاڵتونە، پارێ، هەر شتێک. ئەمە چییە؟ ئەم نەکبەتانە لە مناڵەکانیان گرتۆتەوە شاردیوانێتەوە بۆ خۆی دوای خۆشیان مردنەوە، ئاو بۆ خۆی دوای چەند هەزار ساڵ خەڵک بخۆی خوات. ئەمە عەقڵێتە؟ پارەکەی تۆش دوای مردنت هەمووی تەوزیعەکەی. ئەوە مزگەنیت پێدەم. بۆیە بیکە پیاوەتی و ئەمڕۆ بیخۆ بیکە چاکە بۆ قیامەتی خۆت.